بەنای خوای گەورە و میرەوان بینەرانی عزیز و خۆشەویست منی برایم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شادەمەوە ئایزان و خۆشەویستان ئەمڕۆ باسی گەورەترین مرۆڤی سەر زەوی دەکەین ئەویش پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەر بێ کاتێک کەسێک دێت بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەڵێت ئامۆژگاریم بکە پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر بێ پێی دەفەرمێت تووڕە مەبە جارێکی دیکەش داوای ئامۆژگاری دەکات و پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەر بێ هەر پێی دەڵێت تووڕە مەبە پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەر بێ مرۆڤەکانی لەسەر ئەوە ڕاهێناوە هاوڵان لەسەر ئەوە ڕاهێناوە کە کەسێکی نەرمونیان و ئارامگر و لەسەر خۆ بن ئەمڕۆ لەسەر پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەر بێ لە بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر دەپرسم بە کام سیفات و ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر سەرسامی کامەی زۆر لەلا خۆشەویستە و پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەر بێ چی بە مرۆڤایەتی بەخشی ئێوە لەگەڵمانە بن سەرنج و بۆچوونی بەشێ لە وڵاتیانتان بۆ دەگوازمەوە بینەرمان بن الله بەخێر بێ زۆر سپاس دەپرسم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێکی چۆن بوو والله کەسێکی ئینسانێکی زۆر بەسیط بوو ئیشەکانی بە ئارامی دەیکرد لە هەموو شتێک حتا منداڵی یەتیمی بدیت باس دەستی بەسەردایت دەهینا شتێکی پێشکەشی دەکرد یان شتێک بۆ نەخۆشێک باید سەردانی دەکرد لە مەجلیسدا دەنیشت مەسەن یعنی نەسیحەتی جەماعەتی لە غوتبەی لە قسەکردن لە هەموو شتێک دەیوت یارمەتی بدەنە فەقیر و فقراتی یارمەتی بدەنە نەخۆشی ئەو شتانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێک یارمەتی منداڵی بێباوک بدا لە بەهەشت لەگەڵ من ئاوایە لێرەدا مەبەست پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەیە کە خەڵکی هان بدا بۆ ئەوە یارمەتی منداڵی بێباوک بدەن خەڵکی هان دەدا منداڵی بێباوک دەدەن زۆر شتی وها زۆر شتێکی پیرۆزە ئیشی وها یعنی ئەوی بیکە یعنی حسابێکی ترە لە بەرامبەر خوای گەورە پێویستە ئێمە خۆشەویستیمان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن بێت والله پێویستی هەر ڕێنمایوی نەسحەتی لەبیرمان بیتن نەک لەبیر بکەین لە حساب هەر بەس نوێژەکەی بکەین نوێژ بەس هەموو شتێک نوێژ نییە کردەوە هەیە مەسەرەن ماڵ هەیە نەبوونە یارمەتی بدەیت ماڵ هەیە یعنی هێتیمی هەیە یارمەتی بدەیت یعنی ئەو شتانە زۆر میمە هەر بە فکری خۆت دەتوانێت حسابی بۆ بکەیت یارمەتی هەر ماڵێکی بدەیت ماڵەکە کە فەقیر بیتن مستحق بیتن لەو حسابانە زۆر مهمە شتی پیرۆزی دوای شت هەیە هەموو شتێک خێر نییە کردەوە هەیە کردەوەی حتا بە حەزەشی هەیە کە دەیکەی یارمەتی منداڵی فەقیر منداڵی هێتیم ئەو شتانە زۆرن لێرەوە لە ڕێگەی مایکی پێیام و دەمەوێت سڵاواتێک لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێ بدەیت اللهم صل على سيدنا محمد اللهم صل على حبيبنا محمد اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد پێغەمبەر بۆ بزان پێویستی بەوە سڵ نییە هەموو شتە باشەکانی تێدا هەیە مەسەڵەن وەک ئەو سفەتانەی تازە زیاتر ژیانی باسمان کردەوە پیاوەکی زۆر بەخشندە بووە و سەبر و تەحەملێکی باشی هەبووە یعنی ئەو سفاتە جوانانە هەیە لە ژیان هەمووی تێدا هەبووە دەکرێت نمونەیەک لەسەر سیفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆم باز بکەین نمونەیەکم بۆ بێنیەوە لەسەر ژیانی ئەو بۆ نمونە لەسەر بەخشندەیی بی لەسەر هاوکاری بی لەسەر نەرمونیانی بی کاتێک کە مامەڵی لەگەڵ دەوروبەریدا کردووە لەگەڵ ئەوەندە سەحابە ژیان لەگەڵ مسلمانان ژیان لەو زروفە ناخۆشی تێدا هەبووە کەسێک نەبووە تا ئێستا ڕەخنەچی لێ بگری لەوانەی لەگەری بوونە ونیانی بۆ بزانام هەرەوە بەخۆی کافیە ئەوانەیە کە لەگەری بوونە لەو زروفانی لەو زەحمەتێک تێدا ژیانە کەسێک ڕەخنەشی کچکەشی لێ نەگرتیە ئەنە هەر بەخۆی دلیل لەسەر بەخشندەی و گەورەی ئەو پیاوە بەڕێزە پێویستە ئێمە خۆشەویستیمان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن بێ وەزان بە قسە نەبدەی بە سفاتەکانی جێبەجێکردنی سفاتەکانی سنەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێ بکەی هەر بەخۆی ئەو گەورەترین خزمەتە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەپرسم ئێستا کە وردە نزیک دەبینەوە لە یادی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن بتوانین بەسەر ڕێگا یان بە کام ڕێگا بە باشترین دەزانی بۆ ئەوەی سیفات و ڕەوشت و ئاکارەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاشنا بکەین بە خەڵکانێک کە ئاشنا نەبوونە یان بە منداڵەکانمان بە گەنج و لاوەکانمان کام ڕێگا بە باشترین دەزانی من واز دەکەم لێبوردەیە هەر لێبوردەی لۆ خەڵک باس بکەی کافیە یان دەتوانی لەوە بچە زۆرە زیاتر لێبوردەبی لەگەڵ ڕێگەوانە سفەتی پێغەمبەری نازدارە لێبوردەبی لەگەڵ هەر ئەو سفەتانەی برێەوە کافیە چەند وەسفی پێغەمبەر بکەیت ناتێ نقطەک لە بەحر الوەسفی پێغەمبەر لەنە ئەو دنیا دروست بوویت بۆ خاتری پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە فەخر الکائینات
ئێستا خۆشەویستیمان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن بێت دەبێت چۆن بڵین پێغەمبەری خوامان خۆش دەوێت بە قسەیە بەکردەوەی چۆن والله لازم بعمل بفعل بقول بجي يعني بيوستي بيخنبر حتى الرازي يعني إنسان سنتي بيخنبر بك هر شبه خيرة شبك قوتي أنا كافل اليتيم كهاتين يعني إنساني كفيلي يتيمي كفيلي بك روجي قيامت إن شاء الله بيك وأنا أو تشتي خيرة قل لك قوريا سلام مستويتي خلق يارمتي منداڵی بێباوک بدا منداڵی بێباوک بێناز نەبێت بلي أوان بيتا قوتي أو كافل اليتيم كهاتين يعني إنساني يتيمك بخي بك أو خيرة زر قل لك قوريا يعني بابزانم تۆ ڕۆژانە چەندێک سڵاو لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێ دەدەی والله بعدد نية بس أو لازم حر نفر حر على الأقل نيو ساعة لازم صلوات يصير في خبرك صلى الله عليه وسلم هر شبك هر تشتك ببينه أو هاد جوان بيت شبه ناي في خبر صلى الله عليه وسلم بين بيكار وخاصة إما طريقين نقشبندي هي مثلا لرابطة هي صلوات يصير في خبر ذكن يعني في خبر ليرة ولا رجع ما يشبه مو صلوات يقولني أنا أبو بيغمبر خوا صلى الله عليه وسلم حزار جار صلوات صرنا في خبر اللهم صل وسلم وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا لە قوتابخانەکان لە مەدرسەکان وانەکان بۆ منداڵان شی بکرێتەوە بۆ گەنجان شی بکرێتەوە دەربارەی ژیان و کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر مهمە مندار نارێک کوی بسوێلی ئەو هادەردەسی تربیەتشی دینی بدەی بێتە سەرڕێیەکی ڕاست لە منداڵیەوە وڵات ئیسراعەت دەکا پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەروی چەندێک هاوکار و یارمەتی خەڵکی دەدا یارمەتی دەوروبەرەکەی دەدا قدوە بوو یعنی هەموو شتەی دەکرد بە قانون یعنی دەبێ هەمومان چاولەوی بکەین لە هەموو شتێک ڕێک پێک دەیزانی کام سیفەتی زۆر پێوە سەرسامی بۆ سیفەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمووی جوان و ڕێک و پێکن بەڵام کامیان تۆ زۆر پێوە سەرسامی پێ معجەبی یعنی دەرێ یەکەم دەرێ درۆی مەکەن دوای ڕزقی عرار درۆ و ڕزقی عرار هەر مستەما ئەو وڵاتێک ئەوەی تێدا بوو سوڕتەشمان ناوی هیچ ئەمن و ئەمانەت دەبی ئەو دووەبی درۆ ئەمان ینی ڕزقی عرار هەموو شتێک چا دەبی دەمەوێت لە ڕێگەی مای شپیامەوە سڵاواتێک بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بنێری اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد اللهم صل على حبيبنا محمد وعلى آل حبيبنا محمد اللهم صل على شفيعنا محمد وعلى آل محمد صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قودوە بووە پێشەوا بووە پێشەنگ بووە مامۆستای مرۆڤایەتی بووە ئەوەی کە ئەو هینای تەواوی گۆی زەوی گرتەوە بە ڕووناچی بە داپۆشتەری بەلابەری هەموو جاهلیەت و نەفامی دانەدرێت پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم هەموو مرۆڤایەتی فێری ئەخلاق و سلوک و ژیان کردەوە دووبارە کە پێشتر کەتنەوە سەر جاهلی دوای پێغەمبەرەکانی تر بەڵام پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم کە هات دینی ئیسلام کە هێنای دووبارە قورئان بووە پێشەنگێک بووە قودوەیەک بۆ دروستبوونەوەی دووبارە مرۆڤایەتی کە مرۆڤایەتی بەرەو پێشچوونیەشی زۆری بەخۆ بینی ئەوەی کە لە قورئانی پیرۆزدا هاتووە هەمووی ئەوڕۆ لە ژیاندا ئەوانەی کە لە غەرب و ئەوروپا ئێستا خۆیان بە پێشەنگ دەزان و لە دۆزینەوەی شتەکان هەمووی لە قورئاندا هاتووە بەڵام ئێمە مسلمان لە هەمووی تێگەیشتوین بەڵام هیچی ئیستعمال ناکەین هەتا دەکاتە کاری ئەوەی کە لە ئەوروپا دەکرێت ئینجا دەڵێن وەڵا لە قورئاندا هاتووە بەڵام خوای گەورەی ئینشاءڵڵا چەندێ بە گرنج دەزانی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەسایەتی ئەو مرۆڤە مەزنە لە نێو قوتابخانەکان لە نێو خوێندنگاکان بە قوتابیان ئاشنا بکرێت تەواوی ژیانی لە بکرێتە مەنهەج قۆناغ بە قۆناغ بخوێندرێت تا ئەو قوتابیەکە قوتابخانە تەواو دەکا ئاشنای ژیانی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم صلی الله عليه وسلم ئەمڕۆ کە لە کۆن کە ئاین هەبوو سەرەتای باسی ئاەتەکانی قورئان دەکرد تواتر کەمێک باس ژیانی پێغەمبەرێک صلی الله عليه وسلم بەڵام ئەمڕۆ کە نەماوە لە مەکتەبەکان بۆ هۆی ئەوەی گەنجەکانمان بەرەو چەندین ڕێگای غەڵەت داڕۆن بەرەو هەڵدێر داڕۆن بەهۆی ئەوەی کە شارەزایان نەماوە لە دین لە مەکتەبەکان ئێستاکەوەی دەخوێندرێت تەنها باسی ئێزیدی و ئیسلام و ئەوەیە کە چەند شتێکی کەم باز دەکرێت
بەڵام ئەگەر بێت و بگەڕێنەوە سەر ئەوەی کە ژیانی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم ژیانی ئەسحابەکان باز بکرێ هەممان دەگەڕێنەوە سەر ڕێگا ڕاستەکە و ئەوەی کە خوای گەورە سەرکەوتوماکە ئینشاءالله. دەمەوێت لە ڕێگەی مایشی پێیامەوە سڵاواتێک بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بنێری. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. بناي خداي تبارك وتعالى حمد السنة بي بيان برزي وسرجاني حضرتي محمد المصطفى وياري يا وراني تاروج قيامت بخوای هەرچەندی ئەمە پێغەمبەرمان خۆش بێ هەر کەمە چکە ئەمە بە هەمومان قەرزاری حەزرەتی پێغەمبەری وەیە ئەوجا داوا لە هەموو خەرچی دەکەن پێغەمبەریان خۆش بێ و دەبێت خۆشویستنەکە چۆن بێ خۆشویستنەکە لە خۆمان زیاترمان دەبی خۆش بێ دەبی لە خۆمان زیاترمان خۆش بێ چکە پێغەمبەر حەزرەتی پێغەمبەر زۆر گەورەی لەکەن خودای تەعالە. باشە پێغەمبەری خوا درود و سەلامی خوا لەسەر بێ چی بە مرۆڤایەتی بەخشی هەموو شتش بۆ مرایەوە ئەوەی ئەو ڕۆ ئەمەلێکوانە ئەوە بەروبوومی حەزرەتی پێغەمبەرە چی فێرکردین دەمێ هەندێک شتم بۆ باسکەین. وڵا یەکەمیان ئیسلام قورعان ینی ڕێبازەکەی ینی هەموو شتەکانی حەزرەتی پێغەمبەر شتەکانی هەموو یەک لێچێ وشەکانی جوانترن هەمووی پیرۆسترن. باسی ڕەوشتی ئاکاری پێغەمبەری خوان بۆ کە صلی الله علیه و سلم ڕۆشتی قورعان بووە ئەخلاقی قورعان والله صفتە چێ ئینسان پێی سەرسام نەبیتن چیانە پێ سەرسام لێتوو. باشە باسی چەند سیفەتێکی پێغەمبەری خوان بۆ کە صلی الله علیه و سلم والله هیچ باسی ناوێ بەبێ ڕەخەم بەبێ سەفەر هەمووی یەک لە یەک سەرسازی باشتر بووە هەر هەمووی زۆر باشە. گومان لەوە دانیە سیفەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمووی باش و چاکن بەس پێم خۆشە یەک سیفەتم بۆ باز بکەین. یەک سیفەتی دوو باش بکەم ئەو سیفەتەی کە لە شەڕەکە نەزاعەتی هینا گەڕاوە لۆمەکەی گوتی ئەوی بستەوە ماری ئەوی بستە بەیتێ ئەوی بستە ماری مستەفیانی ئەویش لە ماری خۆی بیتن ئەوی لە دەرە بمێنێتەوە حەفوونی ئەوی هەموو عەفوە ئەوە یەکەم هەنگاوی پیرۆز بوو ئەوە کە گەڕاوان لە غەزە لە شێوە و شکلمان بزانی ئایا پێغەمبەری خوددا کردەوەکانی کوبووە هەوڵدانی کوبووە چی کردێ لە پێناو ئاشتی چی کردووە لە پێناو ئەوەی ملەتەکەی بەرەو شارستانیت بڕوە لە جەهالەت ڕزگاریان بکە وایان لێ بکاتن بیر بکەنەوە واز لە بتپەرستەکان بینێن چکە بتپەرستەکان سوودیان پێناگەینی هەوڵ بدەن خوددا لە ناو خۆیان ببنەوە. دووشێ پەیامەکەی پێغەمبەری صلی الله علیه و سلم پەیامێک بووە پێغەمبەر کەسێکی زۆر ئەلمانی بووە یعنی واقعی بووە حتا کێشەکانی کۆمەڵایەتیشی زۆر واقعانە سەردەمیانە چارەسەر کردە یعنی زۆر حەدیثەیە من نامەوێت دوورکانە درێژەی پێ بدەم یعنی مەبەستەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زیاتر بە کردار ئیسلامی پیشانی هاوڵانی داوە حتا یعنی بەسیترین بەڵگا کاتێک لەگەڵ ئەبوو بەکری سدیق مەکە بەجێ دێڵن خۆ دەیتوانی داوا لە خودای بکاتم بڵێ خوا وەرە ئەوانەی مەکەم هەموو لە ناو بوو بە ئەمە بینە سەحازری بەس ئەلێرکانە چت پێ دەڵێ کردار تەوەکل بە خودای گەورە یعنی زۆر جاران لە کتێبی زەردەشێ باز دەکاتن بیری چاک وتەی چاک کردداری چاک یعنی هەموو ئاینەکان احتیمال لەسەر چ دەکەن پشت بە کردەوە دەبەستن ببوورە لە تێڕوانینی جەنابتەوە پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەروی چی بە مرۆڤایەتی بەخشی. یەکەم شتیان فێریکردن خۆشەویستی لە ناو خۆیان دروست بکەن دوو هاوکاریەک بکەن حتا خوای گەورە دەڵێتنها لەقەد خەلەقناکم قەبائیلا شعوبا للتعارفوا مرادفی تعارف و چیە تەعاون و یارمەتیدانە فێریکردن یەکتریان خۆش بێ ڕەش سپی جیاوازی نەمینێتن دوو فێرە شارستانیەتی کردن فێرە پاک و خاوێنی کردن وای لێکردن لە بتپەرستی بێنە دەرێ بەهایەکی لۆ گەڕاندنەوە لە جاتی یعنی زەلیل بن کەرامەت و عەزەتی مرۆڤایەتی گەڕاندەوە نەکرد لۆ ئیسلام. مامۆستا دەمەوێت بە کورتی بزانم کام سیفەت کام ڕۆشتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جیا لە ڕۆشتەکانی دیکە زۆر پێی سەرسامی زۆر پێی معجەبی. ئەمن یەک لەوانە سەرکردەی ڕازگۆ بووە لە خەمی ملەتەکەی خۆی بووە ملەتەکەی لە تنگانە بەجێ نەهێشتووە یعنی بەسیترین نمونە کاتێک کۆز دەکەن لە بۆ مەدینە کۆتا کەس خۆی دەمینێتەوە ئەمە زۆر جار سەرکردەکانی خۆمان دەبینی پێشی ملەتەکەی ڕادەکەن ملەتەکەی لە تنگانە بەجێ دێڵن جیاوازەکەی ئەوەیە یعنی خاوەنی پەیمانی خۆی بووە ملەتەکەش لەبەر ئەوەی بووە سادق ئەمین متمانەی پێکردیە. پێغەمبەری خوا درود و سەلامی خوا لەسەر بێ لەسەر قسەکانی هەر بە ڕازگۆیی ماوەتەوە هەر بزانە هەندێک شتێ سیاست بریتێ لە ئەخلاق
هەر سەرکردەیەک ڕازگۆ نەبوو ئەخلاقی نەبوو داوێن پاک نەبوو زانستی نەبوو نابێ سیاست بکە سیاست زۆر جارام جێم لێ دەبێ وڵان سیاست درۆیە نەخێر سیاست ئەخلاقە هەر سەرکردەیەک ئەخلاقی نەبوو نابی نێشتی سیاست بکەوی هەتا ینی خاوەن ماڵ خێزان ئەگە ئەخلاق و سیاستی تێدا نەبوو بەڕێوە ناچی بەڕێز بەرزتر ببرێن پێغەمبەری خوا بەخۆی ڕێزینایە بەخۆی ناوی خۆی ڕاستڕاست نەهینایە دائیمەن بە پێشدا ینی عەزەتی پێغەمبەری ئەوها یان هاتنش بە ئەوها بەگەر دەبرێت پێویستە خۆشەویستیمان بۆ ئەو زاتە چۆن بێ چۆن دەری ببڕین وەڵڵە چەند باش بی چەند ئەوە بیەوە باشە ئێستاکە چۆن خۆشەویستیمان بۆ پێغەمبەری خوا سەسم دەربڕین ئەوە دەبی سونەتەکانی جێبەجێ بکەی دەبی چی کردێت و ئەوەی بکەی ئەوەی نەیکردێ نەهێریەکرێت و نەیکەی وانە دەمە یەک دوو سیفەتی پێغەمبەری خوا سەسلەم بۆم باز بکەی سیفەتەکانی سیفەتی بەرز بووە سیفەتی خولوق بووە سیفەتی خەرشی خۆشویستیە تووڕەوتونەوە زەرامەکی هادیە بووە کەسێکی لەسەر خۆ بوو تاوان سەرخۆ بووە ئارامگر بووە ئارامگر بووەڵێ ئەی مامەڵەکردین لەگەڵ دەوروبەری چۆن بوو زۆر باش بوو زار بووە هاتیینە لێی بدەن وی کوژن عفوی کردیە و ڕێ کردیەوە کابرا بسرمان بوو یعنی کەسانێک هاتیینە پێغەمبەری خوا سەسلەم بکوژن ئەویش عفوی کرد ئەویش عفوی کرد سیفەتێکی زۆر جوانەکە لەودا هەبووە زۆر جوان دەمەوێت لێرەوە سڵاواتێک بۆ پێغەمبەری خوا سەسلەم بنێری اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم السلام عليكم عليك السلام ورحمة الله سم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەسێکی چۆن بوو وڵای کەسێکی ڕازگۆ بوو ینی پێش ئەوەی ببتە پێغەمبەریش خەڵک خۆشی دەویست و بە ئەمین ناسراوە سادق ئەمین ینی کەسێکی ڕازگۆ دەستپاک و ئەمین بوو دەستپاک و ئەمین بوو ینی خەڵک خۆشی دەویست بۆیە ینی کە بۆ پێغەمبەریش ئەو هەموو خەڵکە بە دوای کەوتو لە چەند نەفەرێکی کەمەوە ینی بووە بڵێ شعوب ئەو ئێستا بۆتە مسلمان و بە دوای کەوتووە هەندێک گرینگە مسلمانانیش وەکو پێغەمبەرەکەیان سەڵات و سەلامی خوای لەسەر ئاوا ڕازگۆ و دەستپاک و ئەمین بن وەڵڵاهی دەبێ ئەمەش بە دواکەوتەیوی بین ئەو چی کردووە ئەمەش فەرمانەکانی وی جێبەجێکرین پێت وایە دەبێت چۆن خۆشەویستیمان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەرببڕین وەڵڵاهی خۆشەویستیمان دەبێت بە هەموو نەوعێک بێ ینی دیفاعی لێ بکەین لە جێیەک ڕەخنەی لێ بگرین بە جواب بین ینی ڕەخنە جیرات وەڵام بدەینەوە وەڵام بدەینەوە نێڵین کە ینی خوای گەورە کە دنیای دروست کردووە لە بەخاتری وی دروستی کردووە ینی خۆشەویستترین کەسە لە لای خوای بەڵام خوای گەورە کە مرۆڤەکانی دروست کردووە هەم جنەکان هەم مرۆڤەکان مەبەستدەی تاقیکردنەوە بووە باشە دەمەوێت بزانم کام سیفەتیان کام ڕەوش کام هەڵوێستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر پێوە سەرسامی یان کام هەڵوێستیان زۆر بەلاتەوە خۆشەویستە وڵڵهی وەچی باسم کردیانی ئەوەی زۆرە شتی چاک بەس ئەوەی کە پێی معجیبم ئینسانێکی ڕازگۆ بووە باشە چەندێک بە گرنج دەزانێت ناوەندەکانی خوێندن چ لە قوتابخانە چ لە زانکۆ پەیمانگەکان وانەیەک هەبێت تایبەت بە ژیان و کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەڵڵا پێویستە هەبێ بۆی قوتابیان لە هەر لە مناڵیەوە تا گەورە دەبن سیفاتە جوانەکانی پێغەمبەر بزانن ئەی چەندێک بە گرنج دەزانی دایکان و باوکان لە ماڵەوە دابنیشن باسی سیفەتە جوانەکانی پێغەمبەری خوا درود و سەلامی خوا لەسەر بۆ منداڵەکانیان بجێڕنەوە و ئاشنایان بکەن بە ژیان و کەسایەتی ئەو وەڵڵا ئێستا یەک بەخۆمان ئەمە لە ماڵێەوە کە منداڵ بووین ینی فێرە سیفەتە جوانەکانی پێغەمبەریان دەکردین ینی نوێشکردنە ڕۆژوگرتنە زەکاتە ئەو شتانەی کە لە ئیسلامدا هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەسێکی تووڕە بووە ئارامگر بووە چۆن بووە ئارامگر بووە ینی هەتا مەسەلەن ئەزیەتیشیان داوە ئەوەی کە لێشی داوە هەر لێی خۆش بووە ینی ئەزیەتی نەداوەتەوە کەسێک ئەزیەتی پێغەمبەری خواشی بدابایە صلی الله علیه و سلم بە قسەی خۆش و بە نەرمی جوابی دەدایەوە چەندێک بە گرنج دەزانین ئێمەش ئاوا قسە خۆش و نەرمونیان بین وەڵڵاهی ناڵێم دەبێ ئەو چی کردو ئەمەش بە دوای ویکەوین دەمەوێت لێرەوە سڵاواتێک بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بنێری هەزار سەڵاوات لە دووری پاشی پێغەمبەر صلی الله علیه و سلم اللهم صل على محمد وعلى آل محمد کەسێک بوو لەلایەن پەروەردگاری زیانیانەوە
بە فەرمان و ویسیە خۆی هەری بژات بۆ ڕێگە ڕاستە دروستی ئیسلامی خۆی کە بۆ ئومەتی ئاخیرە زەمان ناردی لەسەر عەق و ڕاستی لەسەر ڕێبازی ئیسلامەتی و یاسای ژیان کە قورعانە خوای گەورە دەستنیشانی کرد. پێویستە ئێمە خۆشەویستیمان بۆ پێغەمبەری خوا درود و سەلامی خوا لەسەر بێت چۆن بێ؟ سڵاوی پەروەردگاری جیانە هەندەی دروستکراوەکان بەسەری دابڕژێ ئەو کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک خوای گەورە یەکەم نیگای بۆ دەکا بە عەزەتی جبرائیل کە لە ئاسمانەکانەوە دێتە خوار پەروەردگاری جیانیان دەفەرمێ تاوای لات بینی ئەم دوو کەوانە مابوو ئەو کاتە نیگام بۆ کرد ئای چ نیگایەک بەڵام پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم کاتێک ڕاستەکانی دەدن لە ناو سینە و دڵ و دەرووندا ڕاستەکانی بە درۆنە دەزانی بۆیە خوای گەورە لەسەر بنچینەی ئەوە هەری بژا کە سینە و دڵ و دەروونە چ ڕاستیە دەتوانێت و پەیامە و ئیسلامەتیە بگەینی بە هەموو جیان. پێویستە ئێمە خۆشەویستیمان بۆ وەزاتت چۆن بێ؟ پێویستە ئێمە خۆشەویستیمان وا بێ یادکردنەوەی سارێک لە ساڵێک ڕۆژێک نەبێ هەموو ڕۆژێک بێ بە ئەخلاق بە ڕەوشت بە دابنێتی جیان بە جیرانەتی بە ڕێزگرتنە دایک و باوکو و لە چادەورە دراوسەکانی چۆن بوو؟ لەگەڵ دراوسەکانی لە بۆ هەموو خەرچی ڕەحمەت و چکە پەروەردگاری جیانان دەفەرمێ ئێمە تۆمان نابێ ڕەحمەت لە بۆ هەموو جیانی بوونەوەر و لۆ گیانداران و لە بۆ فریشتەکان و پەریەکان و نەوەی ئادەم بەڵام ئێستا پێچەوانە بوویتەوە هەموو شتەکان خەڵکەکە زیاتر عەزی لە شتی بیدعی و ڕیایە خۆرکێشانە هەر کەسێک ڕووی لەلایەک کردی هەر کەسێک بە شێوازێک بە ئاوازێک دەخوێنی دوور لە یاسای خوای گەورە و پێویستە چەندێ بە گرنج دەزانی ژیانی پێغەمبەر درود و سەلامی خوا لەسەر بێ لە نێو ناوەندەکانی قوتابخانە لە نێو زانکۆکان پەیمانگەکاندا هەبێت یعنی گەنجانمان منداڵانمان نەوەی دوا ڕۆژمان ئاشنا بێ بە ژیانی پێغەمبەری خوا درود و سەلامی خوا لەسەر بێ. سەلامی پەروەردگاری جیانان بژێ بەسەر هەموو پێغەمبەران کار هەمویان هاتن بۆی ڕێگا تاریکەکان ڕووناکەنەوە بۆنەوەی ئادەم لە هەر شوێنێک لە هەر کاتێک لە هەر بارودۆختا هەر ملەتێک هەر حکوومەتێک هەر گەلێک هەر کەسێک شوێنی پێغەمبەران کەوێ ئەوە بە عەق دەرچووە لە ڕیزی سەرکەوتوان و سەرفرازان و چاکارانە ئەوە کەیت کە هەمی بە چۆک داهاتیە لە ئاگری دۆزەخ دەبێ بە چۆکدا بێ هەر هەمی پەلچێشکرێ تەنیا پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم پێشەوەیە هەر کەسێک دەوێ لە هەردوو جیاندا سەرفراز وێ سەرکەوتوو بێ خۆی لە ئاگر و خوشمت و ڕەبوونی پەروەردگاری جیانیان ببارێزی ئەوە دەبێت گوێڕایەلی پێغەمبەر بی شوێنی قورعانەکە و ئیسلامەکەی ئەو کەوێ. بینیتان سەرنج و بۆچوون و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر خۆشەویستیان بۆ پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەر بێ. داوا لە ئێوە خۆشەویستیش دەکەم لە کۆتایی پرۆگرامەکەدا سڵاواتێک بێرن بۆ پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەر بێ و ژیان و کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاشنا بکەن بە منداڵەکانتان بە خێزانتان بە ماڵەوەتان و داواش لە حکوومەت یاریمی کوردستان دەکەم ژیان و کەسایەتی پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەر بێ لە ناو منهەجەکان لە ناو پرۆگرامەکانی خوێندن بخوێندرێت لاوان منداڵان نەوەکانی داهاتوو ئاشنا بکرێن بە کەسایەتی و بە ڕەفتار و ئاکاری ئەو مرۆڤە مەزنا چونکە هەر کەسێک سیفات و ئاکارەکانی ئەو مرۆڤە مەزنەی تێدا بێ بێگومان سوود دەبەخشێ بە خۆی و بە دەوروبەری و بە کۆمەلگا و بە وڵاتەوە هەر کەسێک لەسەر ڕەوشتەکانی پێغەمبەری خوا درود و سەلامی خوای لەسەر بێ وەربگرێتن و پلە و پۆستی هەبێ سەرکردە بێ قایدی ئەو میلەتە بێ دڵنیام هەم خۆی و هەم وڵات و هەم دەوروبەرەکەشی پێی دەحەسێنەوە. تا پرۆگرامیشی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ.